بانکی جیهانی پشتیوانی تەکنیکی پێشکەشەکە دەیەوێت ئەو لە ماوەیەکی کورتیشا بە هەمانشەوە بە ماوە درێژش ئەو چاکسازیانە بخرێنە بواری جێبەجێکردنەوە. حکوومەت یارەم و کارتەکانی تریش پێویستەکە کە یارمەتی هاوڵاتیان بدەن و پێکەوە کار بکەن لەسەر بنەمای کە لەگەڵ بە هەمانگی لەگەڵ وەزارەتی پلاندانە لە حکوومەت یارەمدا کە ئێمە چەند پرۆژەیەکمان ئەنجامدەوە چەند چاکسازێکمان ئەنجامەوە کە لە بواری گەشە پێدانی بواری ئابووری و فرەچەشەنکردنەوە بە سەرکردایەتیکردنی بەڕێوەبەری گەشتی بانکی جیهانی و دکتۆر عەلی سەندی لە وەزارەتی پلاندانە نزیکەی 14 ڕاوێژکار و پسپۆر لە بواری لە بانکی جیهانیەوە بەشداریان کردووە لە کارتە جیاوازەکانی بواری ئابووری هەرێمی کوردستان بۆی چاکسازیەکان ئەنجام بدرێ و ڕێو شوێنێکیان دیاری کردووە توانیویانە کە شیکاریەک دروست بکەن بۆ بنیاد بنێن بۆ ئەو چاکسازی ئابووریانێک ئەنجام